ئەم کاتە هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە، گواستنەوەی موختار ئەسەدی بۆ زیندانی ئێڤین لە تاران، دۆزینەوەی تەرمی دوو کچی گەنج لە دەوروبەری سەلاسی باوەجانی، مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە پارسی جنوبی، ناڕزایەتی ماڵدزراوانی ڕێزایەت خودرۆ لە قەزوین، پچڕانی کارەبای زیاتر لە 90,000 نانەوەخانە لە ئێران، بێبەشکردنی ئانیشا ئەسەدوڵڵاهی لە مافە سەرەتاییەکانی لە زیندانی ئێڤین، کوژران و برینداربوونی دوو سوختبەر لە شاری ڕاین و خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخوازی ئەڵمان دژ بە کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە ڕۆژی سێشەممە سی گەلاوێژ، کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی سەلاح فەرەجی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری زەڵە بریندار بوو. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، کۆمەڵی کۆڵبەر لە سنووری زەڵەی بانە کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی سەلاح فەرەجی خێزاندار و باوکی دوو منداڵ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. گواستنەوەی موختار ئەسەدی بۆ زیندانی ئێڤین لە تاران. ڕۆژی سێشەممە سی گەلاوێژ موختار ئەسەدی ئەندامی کانونی سنفی فەرهەنگیانی کوردستان پاش ڕفاندن لەلایەن هێزامنیەتیەکانی ڕژیمەوە بۆ گرتوخانەی ئێڤین ڕاگوێزرا. هێزامنیەتیەکانی سنا ڕۆژی دووشەممە پاش دەست بەسەرکردنی موختار ئەسەدی دەستیان بەسەر هەموو کەلوپەلە شەخسیەکانیدا گرت. ڕۆژی سێشەممە ئەو چالاکە سنفیە بۆ بەندی خانەی ئێڤین ڕاگوێزرا. لە حاڵێکدا بە بنەماڵەکەیان وتبوو بۆ ئازادی موختار بارمتە ئامادە بکەن. کاتێک کە سوکاری ئەو بەندکراوە سەردانی دادگۆستەری سنە دەکەن، پێیان دەڵێن کە موختار ئەسەدی بە مەبەستی دادگایکردن ڕەوانەی لەقی مقەدەسی دادسەرای ئێڤین کراوە. دۆزینەوەی تەرمی دوو کچی گەنج لە دەوروبەری سەلاسی باوەجانی. ڕۆژی سێشەممە سی گەلاوێژ تەرمی دوو کچی گەنج بە ناوەکانی کیمیا شەکیبا خەڵکی سەلاسی باوەجانی و لەیلا زەندی خەڵکی سنا لە دەوروبەری گوندی وانیسەری سەر بە شارۆچکەی سەلاسی باوەجانی دۆزرایەوە. بە پێی زانیاریەکان تەرمی ئەو دوو کچە بە مەودای 100 متر لە یەکتر و لە ناوچەیەکی چۆڵ لەلایەن خەڵکەوە دۆزراوەتەوە و تەرمەکان ڕەوانەی پزیشکی دادی کرماشان کراوە. چۆنیەتی ئەو ڕووداوە هۆکاری کوشتنیان و ناسناوی تاوانبار ڕوون نییە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. جێگەی ئاماژەیە کە ئەو دوو شارۆمەندە بۆ ماوەیەک لە شاری هەولێر ژیان و کاریان کردووە. مانگرتن و کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە پارسی جنوبی. ڕۆژی سێشەممە سی گەلاوێژ کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەکانی سێهەم، پەنجەم، شەشم، حوتم، نۆهەم، یازدەهەم و دوازدەهەمی پارسی جنوبی بۆ 21مین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی پەیمانی و ئەرکان سالسی شاغڵ لە سەنعەتی نەوتی ئێران خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، گۆلانانی پەیمانکار، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنەلی نەوت، وەلانانی جیاوازی لەسەر کار، لابردنی بەرپرسانی ناکارامە، گۆڕانی دۆخی پیشەیی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار، 14 ڕۆژ پشودان و تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. ناڕزایەتی ماڵدزراوانی ڕێزایەت خودرۆ لە قەزوین. ماڵدزراوانی شرکەتی ڕێزایەت خودرۆ ڕۆژی سێشەممە سی گەلاوێژ لە بەردەم دادگۆستەری قەزوین کۆبوونەوە و خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. بەرپرسی شرکەتی ڕێزایەت خودرۆ کەسێکە بە ناوی محەممەد ڕەزا غەفاری کە سەر بە سپای پاسدارانە. ناوبراو بە بیانووی هاوردەکردنی ئۆتۆمبیلی بیانی پارێکی زۆری لە خەڵک وەرگرتووە، بەڵام هیچ ئۆتۆمبیلێکی هاوردە نەکردو و قازانجی سەرمایەی پشکدارانی شرکەتەکەیشی نەداوە. ئێستا زیاتر لە ساڵێکە کە ماڵدەزراوانی شرکەت داوای قەرەبووکردنەوەی زیانەکانیان دەکەن، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم
بایەخ بە داواکاریەکانیان نەداوە. بەپێی ئەو ویددیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، هێز انتزامیەکان هێرشیان کردوتە سەر ناڕازیان و خۆپیشاندەرێکیان بە سەختی بریندار کردووە. پچڕانی کارەبای زیاتر لە 90,000 نانەواخانە لە ئێران لەگەڵ دەستپێکی وەرزی گەرما و ناتوانی وەزارەتی وزەی ڕژیم بۆ دابینکردنی بەرق، کارەبای زیاتر لە 90,000 نانەواخانە لە سەراسەری وڵات پشراوە و زیانێکی زۆریان پێگەیشتووە. بەهۆی دیاری نەکردنی کات بۆ پچڕانی کارەبا لەلایەن وەزارەتی وزە، هەویری نانەواخانەکان خراپ بووە و زیانێکی زۆریان پێگەیشتووە. بەوتەی یەکێک لە ناڕازیان، ئیدارەی تعزیراتی حکوومەت هەڕەشەی لە خاوەن نانەواخانەکان کردووە کە ئەگەر نان بۆ خەڵک دابین نەکەن جەریمە دەکرێت. لە حاڵێکدا خۆیان باش دەزانن کە بەرق نییە و بەبێ بەرق کار ناکرێت. گۆڕانی سزای 4 معەلمی بوشهری بۆ جەریمەی ماڵی. سزای زیندانی 4 ئەندامی کانونی سنفی معەلمانی بوشهر بە ناوەکانی محمود مەلاکی، ئەسخەر حاجب، عەبدوڵڕەزا ئەمانیفەر و موحسن عومرانی بۆ جەریمەی ماڵی گۆڕدرا. ئەو 4 چالاکە سنفیە ساڵی 1401 پاش بەشداری لە کۆبوونەوەی ناڕزایەتی معەلمان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی بوشهرەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و تێکدانی یاسایشی گشتی بە زیندانی تەعزیری و کۆمەڵێک سزای تەکمیلی محکوم کرابوون. ڕۆژی 27 گەلاوێژی ئەمساڵ پەروەندەی ئەو 4 معەلمە ڕەوانەی دادگای پێداچوونەوە کرا و هەر یەکە و بە 24 ملیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کران. بێبەشکردنی ئانیشا ئەسەدوڵڵاهی لە مافە سەرەتاییەکانی لە زیندانی ئێڤین. ئانیشا ئەسەدوڵڵاهی وەرگێر و چالاکی کرێکاری خەڵکی مازەندەران کە ماوەی بەندکرانی لە زیندانی ئێڤیندا تێپەڕ دەکات لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. پاش لە سێدارەدانی ڕەزا ڕەسایی، ئانیشا ئەسەدوڵڵاهی و ژنانی زیندانی ئێڤین بەهۆی مانگرتنیان لە مافی پەیوەندیگرتن بێبەش کران. ژنانی مانگرتوو بۆ ماوەی 2 هەفتەیە کە نەیانتوانیوە پەیوەندی لەگەڵ بنەماڵەکانیان بگرن. هەروەها لە دوای ناڕزایەتی دەربڕینی ئانیشا ئەسەدوڵڵاهی لە ئاست حکمی ئەدامی شەریفە موحەممەدی و پەخشان ئەزیزی ئەو بەندکراوە لە مافی چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. کوژران و برینداربوونی 2 سوختبەر لە شاری ڕاین. بەرەبەیانی ڕۆژی دووشەمە 29 گەلاوێژ 2 سوختبەر لە شاری ڕاینی سەر بە پارێزگای کرمان بە تەقەی هێزەکانی ڕژیم بریندار و یەکێکیان بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستا. بەپێی راپۆرتی حالڤەژ، هێزە ئەمنیەکان لە دەواازەی شاری ڕاین بە دوای ئۆتۆمبیلی سوختبەرێک کەوتن و ڕاستەوخۆ تەقەیان لێکردووە. بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکە 2 سوختبەر بەناوەکانی عەبدوڵغەنی شەهلیبەر تەمەن 20 ساڵ و ڕەزا شەهلیبەر تەمەن 30 ساڵ بە سەختی بریندار و پاش چەند سەعات عەبدوڵغەنی بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستاوە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخوازی ئەڵمان دژ بە کۆماری ئیسلامی. ئێرانیانی دانیشتووی وڵاتی ئەڵمان ڕۆژی سێشەمە 30 گەلاوێژ دژ بە چوونەسەرەوەی ئاماری ئەعدامەکان لە ئێران و سەرکوتی وەحشیانەی زیندانیانی سیاسی ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوونی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی محکوم بە ئێعدام و وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. شانی باسە کە کارزاری نابۆ ئێعدامی سێشەمەی هەموو هەفتەیەک لە چەند وڵاتی ئەوروپایی هاوکات لەگەڵ مانگرتنی بەندکراوانی سیاسی لە ئێران بەڕێوە دەچێت. و دووە هەواڵمان سەبارەتە بە درێژەی خۆپیشاندان دژ بە سیاسەتەکانی نەتانیاهۆ لە ئیسرائیل. ڕۆژی سێشەمە 30 گەلاوێژی 1403 خۆپیشاندەران شەقامی بێگینیان لە تەل ئەڤیڤ داخست و بەرامبەر بە ناڕوونی چارەنووسی دیلەکانی دەستی حەماس ناڕزایەتیان دەربڕی. نەیارانی دەوڵەتی بنیامین نەتانیاهۆ لە ڕێپێوانێکی 1000 کەسیدا با وتنەوەی دروشم خوازیاری دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆ هەڵبژاردنی پێشوەختە بوون. ناڕازیان هەروەها خوازیاری ڕاگررتنی شەڕ و واژۆکردنی دەست بەجێ ڕێکەوتنامەی ئاڵوگۆڕی زیندانیەکان لەگەڵ دیلەکانی دەستی حەماس بوون. بینەرانی خۆشەویست، سەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد.